بسم الله الرحمن الرحيم وبه نستعين توكلت على رب العرش العظيم ولا حول ولا قوة إلا بالله العلي العظيم حسبنا الله ونعم الوكيل. خۆشەویستان سپاسی خدا دەکەین کە دەرفەت و تەمەن و ماوەیداین لا هەڵقەشتری بەرنامەی بە فەڕ بە خزمەتی ئازیزانمان بگەینەوە. بە سەلامی ئیسلامی سەلامی خوداتان لێ دەکەین و پێتان دەڵێن السلام علیکم ورحمة الله وبركاته. عزیزان خوای گەورە لە قورآنی پیرۆزەکەی خۆیان فەرمێ يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا. زاد واتر فرمي إن أكرمكم عند الله أتقاكم. دمانوي باس لبيكەوە ژیان بکەین. ئێمە لە دینی جیا ڕەگەزی جیا نەتەوە و قەبائیل و عەشیرەی جیا پێکەوە خوای گەورە دروستی کردین بۆەوەی کە بەیەکەوە بژین بەیەکەوە بسازین بەیەکەوە ژیان بکەین و ژیان سازی ببین بەڕێوە بە شێوەیە کە بتوانین لە یەکتری ڕازی بین و بەو هۆیشەوە بتوانین خوای گەورە لە خۆمان ڕازی بکەین. بۆ دەردەشە و گفتوگۆ پرسیارکردن لەسەر پێکەوە ژیان ئاخۆ ئێمە دەبێت چۆن لەگەڵێکا بژین چۆن هاوکار و دەستگیرۆ یەکتری بکەین بۆی بتوانین ژیانێک بسازێنین بۆی کە بتوانین ئاسوودە و کامەران بژین دووربین لە هەموو غەم و کێشە و گرفت و مەعانات و نەخۆشی و ناخۆشیێک کە بەدەستی بەندەکان بۆ کەسی بەرامبەر دروست دەکرێت و بتوانین بەو هۆیشەوە بەهۆی تەعاون و هاوکاری و کۆمەک و دەستگیرۆی یەکتر ڕەزامەندی خوای گەورە بەدەست بێنین. لە خزمەتی زۆر بەڕێز مامۆستا حازم حەسەن مەخموری دەبین بەناوی خۆمان و بەناوی ئێوەی عەزیز و خۆشەویستیشەوە بە خێراتێکی زۆر گەرمی دەکەین. مامۆستا جان سەلامی خوارد لەسەر بێ و زۆر بەخێر. وعلیکم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا جان دەست پێکە دەمێن پرسیاری ئەو بکەم پەیامی ئیسلام لە بۆ پێکەوە ژیان چۆنە و دەبێت چۆن بێت؟ بله بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله. إسلام كدين ديني أمته دين بمعنى نظام نكبة لبوارة پرستش وعبادتك كأمتي جداد مزريني أو أمتها لناو يكتري همو يوشي يكنية تياوازة معلوم أمت بيك هاتيا لتسندين نتولى ناو يكتري تسندين قلي تيدا تسندين هوز وعشيرة حتى أخيري تيدا أمتي إسلام أو يبقشتي كبيدا قوتري أمي إسلام خلقان اجتدا مسلمان جنينة بلام لا تسارتيوي ديني إسلام هستان و دانیشتن و تێکەڵ و هەمووشۆی لەگەڵ مسلمانان دەکەن ئەوانە هەر هەمووی لە چەتر و لە ژێر سێبەری ئیسلام ئیش دەکەن. جا ئیسلام هەر بەخۆی لە خۆیدا وەکو دین سیاسەت و بنەمای هەیە لە بۆ ناوەچی و لە بۆ دەرەچی لەگەڵ خۆی و لەگەڵ خەڵکی دی. خوای گەورە هەروەکو لە دەستپێکەکە باس لێوە کرد وەکو دەستپێک خطاب لقى همو خلق دكات فرمي يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا فرمي إيه خلشينا معلومة أليرا قصة كردن لقال مسلمانان نية لقى إيمان داران نية لقى خلشي منطقة جيكت كجنية لقال همو مروفايتيا فرمي إنا خلقناكم من ذكر وأنثى دسبيشي خلق إنسانية مروفايتي لا نيرك ولا ميشيا كآدم وحواء سلام إخوان لسبي باشان دفرمي وجعلناكم شعوبا وقبائل باشان بونا ملة وهوزو تيرا وأوزا بتسوك تريج دبيتوها دفرمي سببكش لتعارفوا تاوكو يكتري بناسن كوابو أجر همو يكتين بيتن يكتر ناسين نايت أكيد جواز بەڵام قاعدە ئەساسیەکە لە لای خوا لە بۆ ڕێزلێنانی ئەو مرۆڤایەتە یان هەموو تاکێک لە مرۆڤەکان دەفەرمێ ئینە ئەکرەمەکم عیند اللهی ئەتقاکم لە لای خوا ڕێزدارترینتان ئەو کەسەیە کەوا زیاتر تەقوای هەبیتن لەگەڵ پەروەردگار. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو ڕاستیە دووبارە دەکاتەوە دەفەرمێ لا فضل لعربي على عجمي ولا لعجمي على عربي ولا لأحمر على أسود ولا لأسود على أحمر إلا بالتقوى. دەفەرمێ خەڵکی عرب فەزل و چاکە و گەوراتیان نییە بەسەر خەڵکی عەجەم کە دەکا غەیری عرب و ئەوانیش بە پێچەوانە بەسەر عەرەبیان نییە نە سۆر بەسەر ڕەشی هەیە ڕەش بەسەر سۆری هەیە مەبەست لە ڕەنگ و قەومیەت و ئەو ڕەگەزەی کەەوە ئەو ئینسانە تێدا
بابرین لە دایک بۆ و گەشەی کردێ و گەورە بووە هیچ یەکەچی لە لای پەروەردگار قیمەتی نییە ئیلا بە تەقوا نەبیتن ئەگەر تەقوای لەگەر بیتن بەسەر دەکەویتن ئەگەر لەگەر نەبیتن هیچ قیمەتی نییە هەروەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر لە مەککەی کە خەڵکەکەی کۆ کردەوە و بانجی کردن لە چێوی سەفا فەرمووی بەنی فران بەنی فران بەنی فران بەنی فران هەتا گەیشتە فاتیمەی کچی ڕەزا و ڕەحمەتی خوا لەسەر بێ فەرمووی لە بۆ خۆتان عەمەل بکەن ئەمن هیچم پێ ناکرێت لە بۆتان ئەگەر عەمەلتان نەبی ئەگەر عەمەلی هەبی ئەوە کچی پێغەمبەرە بەڵام ئەگەر عەمەلی نەبیتن خۆ ئەبوو لەهەب معلومە سوورەتی ئەلمەسەد لەسەرەوەی دابەزیە کە مامی پێغەمبەری خواش وە صلی الله عليه وسلم جیرانیشی بووە مامۆستا کە خوای گەورە فەرمێ خیتابی ناسی عام دەکە ئەیوهە الناس باشە خەڵکانێک بۆن من ئەگەر دینیان نەبێ چۆن بتوانن بەیەکەوە ژیان گوزەر بکەن بە شێوێکە هەمیش ئارام بژین و لەگەڵێکە ئەمین بن بەێ ئەوە دەبی ئێستا بین پێناسەی پێکەوە ژیان بکەین زان خەڵک و پێکەوە دەژیت کە لە زمانی عەرەبی پێی دەگوترێت تەعایوش سەوەزنی تەفاعولە تەفاعولیش بریتە لە دوو جەمسەر جیاوازن لە یەکتری کار لێک دەکەن مادام دوو شتی جیاوازن کار لە یەکتری دەکەن کەوابوو ئەگەر خەڵکانێک هەبن کاتە پێکەوە هەڵ دەکەن ئەگەر خەڵکانێک هەبن یەک مەبدەئیان هەبیت هیچ جیاوازیان نەبی ئەوە تەعایش ناکەن لەگەر یەکتری ئەوە لەگەڵ یەک دەژین ئەوەی هەپێ دەگوترێت پێکەوە ژیان لۆ چونچی جیاوازی تێدایە جا ئەو پێکەوە ژیانەیە بوویتە زاراوەک لەلایەنی سیاسیش بەکاردێتن لەلایەنی کۆمەڵایەتیش بەکاردێت لەلایەنی دینیش بەکاردێتن لەلایەنی سیاسی معلومە لەسەر ڕووی دنیا ئێستاکە نزیکی 200 یان زیاتر دەوڵەت لەسەر ڕووی زەوی هەیە ئەوانە هەر هەموو شیانوەکی یەک نینە لە قەومیەت یەک نینە لە هێز و توانە یەک نینە لە ئابووری یەک نینە لە دین یەکتر نینە لە ڕانگ لە ڕەگەز لە هیچ شتێک وەچی یەک نینە کەم وڵات هەیە کەوا مطابق بن لەگەر یەکتری کەچی ئەو حالەتەی کەوا جەنگ و شەڕکردن نەبی لەگەڵ یەکتری پێی دەگوترێت تەعایشی سلمی پێکەوە ژیانی ئاشتیانە کەوا بوو پێکەوە ژیان یعنی وەرگرتنی یان ژیان لەگەڵ کەسی بەرامبەر و ئەو جیاوازیە کە هەیتی ئەتوو قبولی بکەیت قبولکردن بە معنای ئەوە نییە باوەڕت پێ هەبیتن بەس ئەوەندە دژایەتی ناکە لەسەر ئەو باوەڕێکە هەیتی بۆی بتوانێت ژیانێکی دروست بژی مامۆستا مەسەڵەن ئەو بربەستانەی کە دەهێنێ پێشە کەسی بەرامبەر ڕەگەزی لەگەڵ من جیایە دینی جیایە قەومیەتی جیایە یعنی ئەو خاڵە هاوەشانێکەوە لێچیان نزیک دەکاتەوە بۆ ئەوی ژیانێکی تەندروست بژین دەبێت چی بن ئەساسی ئومەتیش بیر و باوەڕە ئەگەر بیر و باوەڕێکی کۆکەرەوە هەبیتن لە ناو خەڵکی پێکەوە ژیان زۆر ئاسان دەبیت ئەو بیر و باوەڕە شەرنی هەموو جارێ دینی بیتن هەموو جارێ ئاین بی جاری وا هەیە لایەنەچی نەتەوایەتیە ئینتیمایە لە بۆ ئەو خاکەی کە تێدا دەژیت پێکەوە دەتوانن بژین بەڵام شتە تایبەتەکانی خۆی کە بیر و باوەڕی ئاینی خۆیتی شەرنی هەموو خەڵک یەکسان بیتن تێدا ئەتوو لە ناو یەک میلەت و لە ناو یەک دین هەموو خەڵک وەکو یەک نینە جیاوازی تێدا هەیە ئەو هەموو جیاوازیەکە دەبینی ئەگەر بێت و لە ئەسلیش لە ئەسلی مەسەرەن دینەکەی یەکسان بن و هیچ جیاوازیان نەبی بەڵام لە لق و فەرعەکانی جیاوازی لە هەموو کاتەچی هەبووە دینی جیا هەیە بەڵام ئێستا ئێمەمان هەموو کوردین بۆ نمونە با بڵێن حیزبمان جیایە خەڵکانێکن تەعەسوب حیزبیان زۆر زیاد لە سەریان زاڵە چۆن بتوانین نەبێتە ئەوەی کە کاریگەریمان لەسەر ژیان بکە یان ژیانمان لێ بشێوێنی بشلەقێنی بەێ حزبایەتی ئەگەر بێت و هەدەفەکی خۆی هەبیتن هەدەفەکی گەورەتر لە تێکدانی بینی خەڵکی ئەوە بەوەی مەشغوڵ دەبیت بەڵام ئەگەر ئەو حزبەیە هەدەفی خۆی ون کرد ئەو ئیشەی نما هەر دەستی حزبایەتەکەی خۆ شۆڕ دەکاتەوە ناو خەڵکی هەتا وای لێ دێتن لە ناو یەک خێزان پیاو لەگە خێزانی خۆی یان کوڕ و بابن یان کچ و باب لەگە داچی لەگە خزمە نێزیکەکانی ئەو بیر و باوەڕێ شۆڕ دەکرێتەوە لۆ خوارە لۆ ناو خەڵکی دژایەتی یەکتری پێ دەکرێت بەو شێوازە ئەو نوع حزبایەتیە لە هیچ سەردەم و هیچ کاتەچێ ئاشتی دروست ناکاتن تەنیا تێکدان دەبیت مامۆستا بەڕێز ڕوانینی قورئان
و هەروەها سنەتی پێغەمبەری پێشەوە صلی الله عليه وسلم لەبۆ پێکەوە ژیان چیە و چۆنە؟ بەێ ئاەتەکی زۆرمان هەیە لە قورئان باس لەو بابەتە دەکات. بەڵێ بەڵام کەلیمەی تەعایش یان پێکەوە ژیانی بەکار ناینیتن. زاراوەی قورئانی جیاوازە لەگە زاراوەی خەڵک کە بەکاردێنیتن. لەبەرچی چونکە مادام پەیامەکی ئاسمانیە لە بۆ هەموو بەشەریەتە، دەبی ئەو کەلیماتانەی تێدا بیتن لە هەموو سەردەمەکان بەکەلک بێ خەڵکی استیفادەی لێ بکاتن. نەک سەردەمەک بیتن و پاشان خەڵک لی تێنەگاتن بابەت چیە. مەسەڵەن یەک لەو بابەتانە خوای گەورە دەفەرمێ ولا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا اعدلوا هو أقرب للتقوى. دەفەرمێ واتان لێ نەکاتن ئەگەر ئەنگۆ دەسەڵاتتان هەبیتن لە بۆتان ڕێککات شەنەئان ڕێک لێبوونەوەیە ڕقتان بەرامبەر خەڵکەچی ڕێگر بی لەوەی کە دادپەروەر بن نەخێر دادپەروەر بن ئەو دادپەروەریە دەفەرمێ ئەقرب للتەقوى ئەگەر زەرەری خۆشتانی تیا بوو ئەگەر زەرەری خۆشتان تێدا بوو کەوا بوو ئەمرکردن بەوەی کە عەدالەت بی هەتا لەگەر ئەو کەسانی کە ڕقیشت لێیانە جاری وا هەیە ڕقەکەش لە لای دینەوە یعنی ئەتوو دینی کابرات کە پێ قبول نییە دژایەتیشی کردی بەڵام ئەگەر نوقتەك عەدالەتی تێدا بوو ناکرێت و بچی خۆت بەلا بدەی برێ ئەو کابرایە لەسەر دینی من نییە بە ئەو حەقەشی مەسەلەن نەدەی. پاشان ئەساسی تەعاملی خەڵک لەگەڵ ئینسان لەگەڵ خەڵکی دەبێ عەدالەت بیت. چونکە یەک لەو ئاەتانەی کەوا زۆر بەکەمی تێیدایە خوای گەورە دەفەرمێ ئین الله یەئمر یەک لەوانە ئین الله یەئمر بالعدل عدل و ئیحسان زانایان شتێکی زۆر جوانیان دەرهینایە لەو بابەتەی دەفەرمون ئەسڵ لە هاموشۆ و هەڵسوکەوتی خەڵک لەگەڵ یەکتری ئیحسانە نەک عەدالەت چاکە کاریە بەڵام ئەسڵ لە تەعاملی حاکم لەگەڵ ملت دەبی عەدل بی نابی ئیحسان بی لۆ چونچی دەکرێ ئەتوو وەکو تاک مافت لەسەر کەسە چییە چاکەی لەگەڵ دەکەی لی خۆش دەبی ئەوە چاکەی دەکەی ئیحسانەوە بەڵام هەر ئەتوو شخصی خۆت ئەگەر بوویە دەسەڵاتدار لەسەر ئەو خەڵکەی ئەو شتەی بەکار بینی لەگەر کەسەکەی زوڵمت لە یەکەچی دی کردیە کەوا بوو ئەو بنەمایە زۆر مهمە ئینسان لی تێبگاتن ئەمە چاکە لەگەڵ یەکتری دەکەین سەرەوەی مە ئەوەی دەسەڵاتی لە دەستە پێویستە عەدالەت بکات لەبەرەوەی فەرمانڕەوایە بالضبط ئەو شتەی کە دەشیداتن لەوانەیە عیلاقی بە شخصی خۆی وە نەبیتن هەر مافی خەڵکی بیتن جا ئەو شێوازە بەکارهێنانەی تێدا دروست نییە. پاشان هایتمان ئاەتەشی دی زەقتر لەو بابەتانە دەفەرمێ لا ينهاكم الله عن الذين لم يقاتلوكم في الدين ولم يخرجوكم من دياركم أن تبروهم وتقسطوا إليهم إن الله يحب المقسطين. دەفەرمێ خوای گەورە لێ قەدەغان نەکردینە هەڵسوکەوتان لەگەڵ ئەو کەسانەی کەوا لەسەر دین نەجەنگاینە لەگەڵتان دەربەدەریان نەکردینە لە سەر ماڵ و حاڵ و مەنتیقی خۆتان کەوا چاکەیان لەگەڵ ئەوانە چێنە خەڵکانەکن لەسەر دینی مەنینە هەر لە نەفسی ئەو دینەیوانیش خەڵکانەکە هێوا شەڕمان لەگەڵ دەکەن بەڵام ئەوان نا کەوا بوو ئیسلام بە یەک چاو تەماشای هەمویان ناکات هەر کەسە و لە جێگای خۆی لە مەوقعی خۆی تەعاملی لەگەڵ دەکات ئەگەر کابرا لە بەرامبرت بوو لە شەڕ و جەنگدا بوو خۆ قسەی لەگەڵ ناکرێوەچی ئەو کەسەیەکەوە لە ئاشتی و هیچ شتێک نییە لە بینی خەڵکی لە بەرەندی ئەو ئاەتانەی کەوا باسی جەنگ و شەڕ و کوشتار دەکاتن هیچ یەکەچی لە ناو شار نییە ئەو ئاەتانە هەر هەمووی لە جەبهەیە جەبهەش لە ناو شاری نییە کەوا بوو ئەتوو لە جەبهە ئەو ئاەتانە جێبەجێ دەکرێت بەڵام لە ناو شار ئەو ئاەتانە جێبەجێ ناکرێت هەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەخۆی لە مەکە 13 ساڵان لەگە چێ ژیە لەگە موشریکان دەژیە و موشریکی ئەتیادیش نەبوون دژایەتیەکی زەقیان دەکرد هەتا چەند جار دەیانویست بیکوژن خۆ گەمارۆی شەعبی ئەبی طالب نمونەکی زۆر زەقە 2 ساڵ یان 3 ساڵ ئەتوو گەمارۆی خەڵکەکی بدەی لێ نەگەڕێی ئیلا فترەی کورتی ساڵ نەبینێنە دەرێ لە بۆ ئەوی شرت و مەک لەو خۆیان خواردن لە بۆ خۆیان بکڕن ئاسان نییە پاشان
ئەوجا ئەو ڕقوچینەی لە دڵ نەبوو بەرامبەریان بەڵام ئەزیەتەکە ئاسەواری هەرما بوو چونکە لە فەتحی مەککە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وچی دێتەوە لە منتیقەی ئوسامەی کوڕی زەید ڕەزا و ڕەحمەتی خوا لەسەروی لی دەپرسی دەفەرمێ پێغەمبەری خوا لە چێن دەرێ دابەزین پێی دەگوترێ منزیل خانوونیە منزیل شتەچی دیە فەرمووی لە خیفی بەنی کینانە لەو جێی وەچی قوڕەیش پەیمانیان بەستا لەسەرمان ئەوە 10 ساڵ زیاتری بەسەر چوو ئەو حادیسەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام هەر لە بیری بوو بەڵام وەچی چووە مەککەی ئەو خەڵکار هەمووی هاتە بەردەستی سوالی لێکردن ئەنگۆ ئێستاکە تەوەقوعی چ دەکەن ئەمستان لێ بکەم خۆگەر ئەوان بە خۆیان بڕیارەکەی بدا بە دەستەوانە عشکە بوو بە نەوعی دی بوو ئەوان ئەگەر بێت تەماشای عملی خۆیان بکرد با پێشترێ هەر لە یەکەم ڕۆژی و لە دژایەتیکردن و بە درۆخستنەوە و ڕاوە دوونان و حیسار و شەڕ و کوشتار و کوشتنی کەسە ئەزیزە هەرە نزیکەکان یەک لەوانە حەمزە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەروی و ئەتەکردنی بەو شێوازەیەکەوە باز دەکرێتن لە کتابەکانی سیرە دائیمان تەوەقوعی تۆڵەسەندنەوەی خوێناوی ئەو پەڕی دەکرێت بەڵام لەگەر ئەوەی کە ئەوەشی لەبیر بوو پێش ئەوی بستە ناو مەککەی بە چەند ڕۆژێکی دەکا ئەوەشی لەبیر بوو نەچوو ڕقیان بەرامبەر بڕژێنیتن و ئەمرەکی عام بداتن چونکی پێش پێغەمبەری خوا عەلەیهی سەلام هەر سەرکردەک منتیقەی گرتی بیتن بە شەڕ ئیلا کوشتارێکی زۆری کردیە پیاوەکی زۆری کوشتیە ئافرەتی کردیتە کەنیزە و ژێردەستە منداڵەکانی شەرەوە بەسی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەک قسەی پێ فەرمووی اذهبوا فأنتم الطلقاء زام دەمێت لێرە پرسیاری ئەو بکەمەوەسان ئێمەمان ئومەتی ئەو پێغەمبەرین صلی الله عليه وسلم ئەو لەگەڵ محارب و چین و توێژەکە هەم دینیان جیا بوو هەم ئەزەت و ئازارێکی دەرونی و جەستەی زۆری مسلمانان دراون هەتا خودی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڵام ئەوڕۆ ئێمە بێکەوە دەژین مسلمانین و زبانمان و خاک و نیشتمانمان هەموو یەکە لە کاتێکە بەرامبەر بەیەکە لێبوردنین ڕق و بغز و چینەی زۆرمان هەیە بەرامبەر بەیەکتر دایم لە بۆ سەدان بۆی کە ئینتقام لە بەرامبەرەکان وەرگرینەوە ئەگەر بێت تەماشای بەشێکی زۆری خەڵکی بکەی بەناو مسلمانە هەندێک دروشمی دینیش جێبەجێ دەکاتن هەندێک فەرزی دینیش جێبەجێ دەکاتن بەڵام زیاتر ڕووکەش پێوە دیارە لەبەرچی چونکە ئەمە شتێکمان هەیە قاعیدە لەناو زانایان باسیە دینداری ئینسانی لە نوێژ بە دیار ناکەویت بەڵکو لە حرام و حەلال بە دیار دەکەویت لە تەعامل بە دیار دەکەویت چەند ئاسەواری دینی بەو ئینسانەوە دیارە لە تەعاملەکەی بە دیار دەکەویت ئەتو ئەگەر ویستت کەسێکی بناسی باشەیان خراپە لە مزگەفتی لێی مەپرسەوە فرانکەس کووە ئەگەر هاتچوو مزگەفتی دەکرد بڕۆ لە جێی کارکردنەکەی بپرسەوە کووە چونچی لەوێن دەر بە دیار دەکەوی یان کەسێک سەفەری لەگەڵ کردیە هەروەکو ئیمام عومەر ڕەزا و ڕەحمەتی خوا لەسەروی یان کەسە قەردی لەلا بووە لێی وەرگرتیتەوە بەوە دینداریەکە بە دیار دەکەویت کەوا بوو دینداریەکەیمە زیاتر دەبی عەمەلی بیتن ئەگەر ئەو ناوەڕۆکەمان لێ دەرهینا مجرد واجهەکمان دەبیتن واجهەکی مسلمانە بەڵام ناوەڕۆکەکەی هەموو یاسا و قانونەکانی دارستان وحی شەیطان چی بوێتن ئەو لە بۆ ئینسانەی دادەڕێژی ئەویش ئەو بربەستەی لە پێش دانە نایە وەکو دین برێ لە بەرخوا ئەو ئیشە ناکە نە هەنجینەکە ئەو نەفسەیە ئەو ئەنانیەتەی کە هەیتی زۆر خۆی پێ گەورەترە لەوەی مەسەلەن کە داوای لێبوردنەوەی بکاتن کە هیچ مەسرەفی تێناچیت پێی وایە دەشتێتەوە کەچی هاتووە کە دەفەرمێ من تەواضع لله رفعه الله ئەوەی لە بۆ خوا خۆی بچوو کاتوخوا بەرزی دەکاتن بەس کە ئینسان ئەو ناوەڕۆکەی نەبیتن بەڕاستی چاوەڕێ ئەوەی لێ ناکرێتن لێبوردە بیتن لەگە خەڵکی دی بە تایبەت لەگەڵ ئەو کەسانی کەوا بە منافسی خۆی دەزانیتن زە منافسی ئێستا کەش منافسی بەڕاستی شەریف نییە یعنی ئەگەر بێت واقعەکی
زمانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باس لێ بکەین کە پێغەمبەری خوا علیه السلام کۆز دەکاتن لەگەر ئەبوبەکر سدیق ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوا لێسەر بێ عائیلەکەی هێشتان لە مەکەیە ئەسما عائیشەوانە لە مالێنە بابی ئەبوو قوحافە مسلمان نەبووە تا فەتحی مەکەی هەر لە مەکەش ماوە ئەبوو جەهل بەخۆی لەگە مەجموعەکی هات لە دەرکەیاندا ئەسما هات دەرکەی کردەوە ئەسما گەورەترە لە سەیدە عایشە لی پرسی گوتی باب لە چێن دەرا گوتی نازانم یەک شەقی لێدا گوارەکەی جێ لەگەر بەربووە بزانەوە چەند ئەوە بووە یەک لەو جەماعەتێک کە لەگەر ئەبوو جەهلی بوو بابرێن لەگەر ئەو مەفرەزە و لزنەی بوو گوتی بابچین لەوانەیە خۆیان لە ژۆرێکە شاردبیتەوە بابچین لە ژۆرێکە دەریان بینی ئەبوو جەهل لەگەر ئەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام دەفەرمێ فیرعەونی ئەو ئومەتەیە هەموو ئەو شتە خراپانەی هەبوو ئاوڕی لە کابرای داوە گوتی دەتەوێت حەیان بێ لە ناو عەرەبان برێ ئەبوول حەکەم چووە عائیلە و خزمی محەممەدی ترساندیە ئەو بەخۆی کابرایەکی جاهیلیە بەڵام ئەو سیفەتەی تێدا هەیە دەبینی لەوانەیە حالەت ڕوو بداتن کابرا خۆشی بە مسلمان بزانی بەڵام ئەو سیفەتە جێبەجێ نەکاتن کەوا بوو دین نیزامە نیزامی ژیانی ئینسانە ئەگەر لایەکی جێبەجێکە لایەکی جێبەجێ نەکاتن بەقەدەر ئەوەندەی نەقستانەکە لێ بەدیار دەکەیت ئەو موقفی ئەبوو جەهل شتگەلێکی هێنانەوە یاد بەداخۆ بەڵام نامی بیکەم پرسیار بیپرسم لەبەرەوەی ئەگەر کەسەکە ئیمانیشی نەبێ بەڵام لە ڕووی ئەخلاقی کۆمەڵایەتێکە دەبێت ئەوەی تیا هەبێت کە بتوانێت بەنەوعێک بژی کە دنیا ڕۆژێک و دوان نییە بەێ طبعا خەڵکانەکی زۆر هەیە وا دەزانن ئەو کاتی ئەو تێدا دەژی ئەو کاتی ئەو لەسەر شنگ و تااقەتە و دەسەڵاتی هەیە و دەتوانی شتان بکاتن هەر ئەو کاتە گۆڕانکاری بەسەردانایەت کەچی هەموو مێژووی مرۆڤایەتی لە پێش ئیسلام و لە پاشانیشە تا قیامەتدا دێتن ئەومان پێدەرێتن هیچ شتێک هەتا سەر نییە لەو دامەت لێ غەیری کەما وەسەڵەتی لەیکە ئەگەر لە بۆ ئەوی پێشەت و بما بایە خۆ نەدەگەیشتە تو ئەکیدا کەوا بوو پێویستە ئەو گۆڕانکاری تێدا هەبی ئینسان بزانیتن ڕۆژێک دێتن ئەو وەزعی کە تێدا ئێستاکە لی دەگۆڕێت ئەگەر ئەو بیرە بکرێتەوە ئەو کاتە ژیانێکی جوان دروستە بێ حتمما بەڵێ ئەو ئەرک و مافانە چین جەنابی مامۆستا لە نێوان ڕەگەز و دین و نەتەوە جیاوازەکان بە ئەوە ژیانێکی تەندروست بێکەوە بژین ئەو جاگەر پێشەوەی ئەو سوالەی جواب دەینەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مەدینەی یەک لە سەحابەکان دەجێڕێتەوە ئەبوو موسای ئەشعری دەفەرمێ جوولەکەکان دەهاتنە لای خۆیان دەپشماند یەتەعاتەسوون یعنی نەدەپشمی بە ڕاستی بەس تەسەنوع بوو وای دەکرد کە دەپشمی تاوەکو پێیان برێ یەرحەموکم الله دوعای پێغەمبەر لە بۆ خەڵکی دەشیان زانی ڕەناکرێتەوە بەڵام ئەو پێی دەفەرمون یەهدیکم الله وەیوسلیح بالەکم و هەروەها لە قورئانی ڕووداوەکی دیشمان هەیە حالەتێکی دزیکردن ڕوویدا کابرای کە کردبووی دزیەکە کابرایەکی منافق بوو بەڵام بەڕووکەش مسلمان دیارە ئەوەی ئیتیهام کرابوو جوولەکە بوو کابرایەکی جوولەکە ئیتیهام کرا بە دزیەک کە کابرایەکی دی کردیتی منافقەکی بە ڕووکەش مسلمانە هاتن و قەزایەکەیان هینە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەلام لە بۆ ئەوەی کە کابرای جوولەکە عقوبە بدرێت خوای گەورە ئاەتی بەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دابەزاند لەسەر ئەو حادیسەی دەفەرمێ ئینا ئەنزەلنا ئیلەیکە الکتابە بالحەق لتحکم بین الناس بما ئەراکە الله ولا تكن للخائنین خەصیمە خائنین جەمعی خائینە مەبەستی ئەو شەخصە بوو کە بەڕووکەش مسلمانە بەس بەخۆی دوو ڕۆ بوو چونکە ئەوانە عائیلەک بوون چەند کەسانێکیان تێدا بوو منافق بوون حەقی جوولەکەکەیدا کە لە سەدینی وانیش نەبوو جوولەکەش ئەو کاتی معلومە کەوا مووقیفیان بەشەکی زۆریان سەلبی بوو بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوانەی کە محارب نەبوون ئەو مافانەی کەوا لە پێکەوە ژیان پێویستە ڕەچاو بکرێتن یەکەمیان ئازادیە بەبێ ئازادی هیچ شتێک ناکرێت ئەو ئازادە لەلایەن دەسەڵاتەوە لە بۆ تاکەکان
ئەوەل زار خوای گەورە ئازاری بە خەڵکیدایە حتا لە هەڵبژاردننی دینەکەشی خۆ بەڵێ فمن شاء فليؤمن ڕاست و هەروە دەفەرمێ لا ئیکراهە فی الدین هیچ تۆبزیەک نییە کە ئەوەش هەر کاتی خۆی سەبەبەکی هەبوو خەڵکی مەدینەوەی منداڵیان دەبوو هەندێکیان منداڵەکانیان ڕەوان دەکرد دەکەن جوولەکەکان لە بۆ ئەوەی لە ناوان بژین و فێرە نووسین و خوێندەواری ئەو بابەتە ببن دەبوونە جوولەکە هەندێک لە منداڵەکان بۆچی موسڵمان بوون خەڵکەکی زۆری مەدینەی هەندێکیان منداڵیان لە لای جوولەکەکان بوونە جوولەکە ویستیان تۆبزیان لێ بکەن بیان جێڕنەوە سەر دینێکی دینی ئیسلام ئەو ئاەتە لەسەر ئەو بابەتی داوەسی ینی ئەگەر هاتوو ئەو حالەتە هاتە پێش تۆبزیکردن هەتا لە وەرگرتنی دینیش نییە ئەو ئازادیە ئەگەر بێت و دابەزیتە ناو خەڵکی ئەمان دروست دەکات چونکە هەموو کاتێک دژی ئازادیبی لەوانەیە بەڕووکەش خەڵک کڕبیتن بەڵام لە ناوەڕۆک هیچ کڕبوونەی تێدا نیە مامۆستا عەفو ئازادێکە نابێت سنووری هەبێ لەبەرەوەی تاک ئەگەر ئازادێکی ڕەهای پێدرا لەوانەیە سنوور ببەزێن جا سنووری کۆمەڵایەتیە ئەخلاقیە نەتەوەیە ئەگەر بێت و ئازادی ناوەڕۆکەکەی وەربگیرێتن لە بۆ خەڵکی ئەتوو بە خۆت لەکنە خۆت سنوورەکەت هەیە کە سنووری یەکەچی دی دەست پێ دەکاتن هیتو کۆتایی دێت مادام کۆتایی هات کەوابوو ئازادی هەرچەندە باز بکرێ هەرچەندە بابرێن دیعایشی لە بۆ بکرێتن حتا لە هەر وڵاتەکی غەربیش کە هیچ تەقەیودی ئیجتیماعی موسڵمانان شتێدانە بەڵام سنووری هەیە لە بۆ ئازادیەکە داینایە هەموو چشتێک بەڕەهایی نییە چونکی ئەگەر ئەوها بیتن خەڵک پێویستی بە بەبوونی هیچ سوڵتەشی نابیتن هەموو کەسێک بە کەیف خۆی دەکاتن قانون بەخۆی لۆ چ دادەندرێتن ئەو قانون و دەستورێکەوە دادەندرێت لە بۆ خەڵکی سنوورە ئەتو ئەو مافەت هەیە نابی تێیپەڕێنی وەچی تێت پەڕاند چمان هەیە سزامان هەیە باشە ئەگەر سزا کاریگەر نەبیتن لۆ دادەندرێ کەوا بوو تەرغیب و تەرهیب ترساندن و تەماعدانی ئینسان لەلایەن پەروەردگاری یەکەم جار پاشان ئەو قانونەی کەوا ئینسان بەخۆشی دای دەمەزرێنی و دروستی دەکاتن ئەوەی هەر تێدایە خاڵی دووەم عەدالەتە عەدالەت بەخۆی شەریعەتی پێغەمبەرانە خوای گەورە ئەمری پێکردیە عەدالەتیش ناوەڕۆکەکەی یەکسانی نییە یەکسانی جیاوازە لەگە عەدالەت ئەوەیە هەموو شتێک شایستەی چیە ئەوەی وەربگری بەڵام یەکسانی ئەوەیە بۆچی مەستەڕەی عەدل بیتن یەکسانی لە زۆر بابەتان زوڵم لە ئینسان دەکات جاری وایە زوڵم لە پیاو دەکات لە ئافرەت دەکات لە منداڵ دەکاتن لە پەکەوتە دەکات بەڵام عەدالەت هیچ کاتە چێ زوڵمی تێدا نابیت لۆ چونکی بە جێرەی حەقی خۆی بە جێرەی ئەوەی کە شایستەی ئەوەندەی دەدرێتی کە زیاتری نەدرێتێ معناوێ ئەوەندەیە کافیتی ئەدی ئەگەر هاتوو یەکسانمان کرد ناکرێت لایەک مەغدورە بێ و لاش مەغرورە بێ ئێستا دەکرێتن کەسێک تەمەنی 30 ساڵە لەگەڵ منداڵەکی عمری 3 ساڵە پێکەوە دای بنیشینە برێ ئەمنی یەکسانی دەکەم لە بینیان ئەو خواردنەی لەبەو 3 ساڵێکەکەی دادەندرێت لەگەر 30 ساڵێکە و چیەکبی ئەوە ئەگەر هەمووی بخوا تووشی نەخۆشی دەبیتن ئەوێ هێش بەشی ناکاتن دەژێڕنەوەکەوە یەک لە حەکیمەکان بەڕێکدا دەچی دوو کەسی دەبینیتن هەردووچیان هاوار دەکەن لەبەر ژانەزک زجیان دێشی ئەوش سوال دەکە دەرێەوە چیتیان وەڵی ئەو کابرایە لە برسان زجی دێشی ئەوەش ئەوەندەی خواردیە لە زۆر خواردنی تووشی ژانەزک بووە ئەو کابرای قسەی زۆر جوانی کرد فەرمووی ئەگەر ئەو زیادەی کابرای تێری خواردیە بیدابایە ئەو کەسێکەوە برسیە هەردووچیان ئیسراحەتیان دەکرد یعنی هەر کەسە و مافی خۆی وەربگرت بایە زێدە ڕەویکردن بە بەردەوام زەرەر دەنوێنیت پاشان تەسامح لێبوردەیی مافەکە لە مافەکانی پێکۆ ژیان تەسامحیش ئەوەیە تەحملی بیر و باوەڕی خەڵکانی دی بکەین کە وەکومەنینە بۆ نوعی دەتوانین لەگە خەڵکی وژی ئەگەر هاتوو ئەتوو پێدوا بوو مادەم ئەتوو ڕاستی دەبی هەموو خەڵک وەچتو بیتن
کەوا بۆ ئەتوو یەک چاوت هەیە لە بۆ تەمەشاکردن. خوای گەورە اختلافی لەناو خەڵکی دانایە واختلاف ئەلسینەتیکم و ئەلوانیکم ئەو ئاەتە لە ئاەتەکانی خوای گەورە. جیاوازی لە زمان لە ڕنگ لە بیرکردنەوە کەوەچی یەک نەبیتن ئەگەر ئەتوو بتەوێ هەمووی هەروەچی یەک بیتن بە بێگومان دەرناچیتن. اختلاف لە زمانی بوونی پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام هەبووە لە تێگەیشتن. وەکو مەسئلەی خەیبەر کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمر دەکات دەفەرمێ نوێژی عەسرێ نەکەن لە خەیبەری نەبیت. خەیبەرش مەسافەی دوورە لە مەدینە، نزیکی 170 کیلۆمەتر دەبیت. مەجموعەک وەختی نوێژی عەسری هات نوێژیان کرد، مەجموعەشی گوتیان نابی بکەینەوە، پێغەمبەری خوا فەرمووی مەیکەن. کە گەیشتنە جێ و ئەو شتیان باس کرد لە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەلام، هیچ یەکەشیانی بەغەڵەت دانەنا. تێگەیشتنەکە جیاوازە. ئەوانەی کە نوێژیان کرد ئەتیباری کردە سەر ئیجتیهادی خۆیان. گوتیان پێغەمبەری خوا عەلەیهی سەلام مەبەستی ئەوە بوو کەوە خۆمان تاخیر نەکەین. ئەوانەی دیش بابرێن نەسەکە و لەفزەکەیان وەرگرت گوتیان مادام گوتی بڕۆین دەبی بڕۆین، کۆتایی پێهات. لە مەسەلەی فقهی خلافیان هەبووە ڕێزان لە ڕێی یەکتر گرتووە بۆ یەکتران نەشکاندوتەوە قسە بە یەکتر، بەڵام بەڵکو یەکتریان قبول کردووە لە هەمان کاتە. زۆر احتیاطی مناقەشەک هەیە لە بینی ئیمامی شافعی و ئیمامی ئەحمەد ڕەزا ڕەحمەتی خوایان لەسەر بێ لەسەر مەوزوعی نوێژی ناکا کەسەک وەزعی کووە. ئیمامی شافعی لێی دەپرسی لە ئیمامی ئەحمەد فەرمێ نوێژنەکە لە کنەت و کووە چییە دەکا حوکمی ئەو دوورە کافرە. باشە ئەو کافرە بە چ موسڵمان دەبی؟ ئەو کافرەیە بە شەهادەی موسڵمان دەبی. گوتی باشە ئەو کابرایە شەهادەی دەینیت و دەبی نوێژێ بکە. گوتی تو مادام دەرەی کافرە نوێژی کافری بەتارە. زۆدە فەرمێ کڕ بوو ئیمامی ئەحمەد لەو بابەتی. ئەوە ڕەئیەکە بابرین دەلیلی خۆی هەیە. ئیمامی شافعیش مەسەلەن کە ڕەئیەکەی جیاوازە دەلیلی خۆی هەیە. پاشان شتێکی زۆر نیمتریشمان هەیە لە مافەکان قسە گۆتن بە پەرستراوی مشریکەکان خوای گەورە ڕێی پێ نەدایە. لا تسبوا ولا تسبوا الذين يدعون من دون الله فيسبوا الله عدوا بغير علم. فەرمێ جوێن بە خوایەکانی وان مەدەنە تا ئەوانش جوون بە خواینگۆ نەدەن. کەوا بلیان گەڕن. بەڵام کاتی وەختی وەچی مناقەشە دێتن لە بینی یەکتری زۆر احتیاطیە. هەرچەندە گەرمیش بن لە یەکتری ئاساییە، بەڵام ئەو مناقەشەی نایەت بستە دەرێ لە بۆ دەست درێژکردن، لە بۆ سەرۆت و سامان، لە بۆ عەرز و ناموسی، لە بۆ خینی بەناو ئێوە مادام جیاوازە نابی مسلمان نییە نابی لە ناومە ببینی. تا ئەو سنوورەی لەکم دینکم وەلیە دین. بالضبط ئەوە هەر نەسە. خوای گەورە لە سوورەتی ئەلکافیرون دەرێتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە پێیان برێت. تووشی ئەوان ئەو بابرێن پێشنیارەیان لە بۆ پێغەمبەری خوا کرد عەلەیهی سەلام. هەندێک لە زانایان پێیان وایە لە کاتی حیساری شیعبی ئەبی طاالبە وەچی دەچیتن لە لای مەسجید الحەرام نوێژ و کاتن پێی دەرێن ئەی موحەممەد وەرە ئەمە شتێکی دەکەین لە بینی من و مەوت و هەمومان قازانز دەکەین، زەرەری تێدا نییە. ئەیش پێی فەرمونون بڵێن تیان وەرە ساڵەکی وەرە لەگەرەمە لات و عوزا و هوبەل و مەنات و ئەوانە بپەرستە. ساری دووەم ئەمەش لەگەرە تو خوایەکەی تو دەپەرستی. ئەگەر ئەوەی ئاتوو دەرەی ڕاست بی ئەو ئەمە لەگەرتین سارەکی دەردەچین. ئەگەر ئەوەی ئەمەش دەرێن ڕاست بی ئەتوش لەگەرەمەی ئەتوش دەردەچی. کەوا لەو بینە کەس زەرر ناکەن. دین توانەوە نییە. مادام دینەکە لە بۆ خۆتار بژارد ناکرێ بیتوێنیەوە لەگەر دینەکی دی تێکەری بکەیت. بیکە دینەکی مەسەلەن ئینسانی عالەمی لە بۆ هەمووان جێ دەبیتەوە. ئەو بابەتەیە تایبەتە. ئەجا فەرمووی لەکم دینوکم وەلیە دین. ئەوە جیاوازە، داخیل نابیت. وهروەها دەفەرمێ وإذا سمعوا اللغو أعرضوا عنه وقالوا لنا أعمالنا ولكم أعمالكم سلام عليكم لا نبتغي الجاهلين. ئەوش هەر باز لەوە دەکرێتن کەوە مەجموعەک وەکو وەفدەک هاتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر لە مەکەی لە نەسرانیەکان هاتن قسەیان لەگەڵ کرد و لەسەر دینی خۆیان و دینی ئیسلام ئەوانە مسلمان بوون. ئەو مەجموعەکە مسلمان بوون
جەماعەتی ئەبوو جەهل و ئەبولاب و فران دانیشت بوون ئاگایان لێبوو دەرێ قسەیان پێگوتن گوتیان داوەشێن ئەنگۆ خەڵک ڕەوانی کردینە هەتا مناقەشەی لەگەڵ ئەو کابرای بکەن ئێستا ئەنگۆ دینی خۆشتان گۆڕی ئەجا دەفەرمێ سەلام عەلەیکم لا نەبتەغی الجاهلین ئەوەن دەیان پێگوتن ئەمە ئیش خۆمان دیتەوە تازە ئیشمان بەنگۆ نییە پاشان ئەگەر پەیمان هەبی دەبی و پەیمانەکە جێبەجێ بکرێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ خيار عباد الله عند الله يوم القيامة الموفون المطيبون فەرمێ باشترین بەندەکانی خوددا لە لای خوددا ڕۆژی قیامەت ئەو کەسانەنە پەیمان دەدەن جێبەجێ دەکەن ئەو سیفەتە پاکەی خوای گەورە پێبەخشینە کەوا بوو ئەگەر ئەتوو لەگەڵ خەڵکەکی بژی مادام دژایەتی کردنی ڕوبەڕووبوونەوەی چەکداری نییە لە بینیتان ئەو دژمنداریە خینی تێدا ناڕژێتن لەسەر دینی خۆیتی کابراکەی خۆیتی لەبەری ماوەکەم بەرەو کۆتا دەڕۆ مامۆستا دەمەوێت دەڤەری لای جەنابتانە باسکەم بۆی کە عادەتەن کورد و عەرەب هەن لەوێ پێکەوە ژیانی سەردەمیزوو و ئێستاکەش چۆنن تەعامولیان هەڵسو کەوتیان ئاخۆ لەگەیەکە هەڵەکان یان ئەوەتە بۆ نمونە زۆر جار دەبیستن و دەبینن کە عەرزەی خان و بەرەیەکتر داگیرەکەن ئەوانە تا چەندە دروستن و ئاخۆ ڕەوان یان ڕویان داوە یان لە ڕوو شەرعیشەوە تاوانەکەی چۆنە بەرێمە طبعاً لە لای هەموو کەسێک ڕوون و ئاشکرایە فترەی ڕابردوو پێش 2003 ئەو زۆر چەندی بگەڕێەوە لە 68 تا 2003 ئەمە هەبیستمانە لە زۆخینوانە کورد و عەرەب برانە ئەو حکومەی کە لە عێراق بەعام حکمی کردیە حکمەچی فکرەچی قەومی هەبووە بەرزکردنەوەی قەومیەتی عەرەبی بەسەر هەموو قەومەکانی دی هەموو ئەوانی دی ببنە پاشکۆ هەموو ببنە بابرێن ژێر دەستا چۆن جوولەکە بەعام کە دەگۆن نحن شعب الله المختار ئەویش ئاوە لە فکرەی تێدا هەیە بەڵێ ئەگەر بێت و بابرێن کتابە ئەساسیەکانی فکری باسی بخینی ئەو هەست بەو بابەتەی دەکەیت تا مەزرێنەرکەی جوولەکە بەروا دەبێت خەڵکێک طبعاً متأثیر دەبی کە سوڵتە و حکم و هەموو شتێک ئەو فکرە لە بۆ خەڵکی پەخش بکە خەڵکێک پێوە متأثیر دەبیتن بەرێ هەبوو طبعاً لە کاتی خۆی تاڵانکردن هەبووە خین ڕێشتن هەبووە ترساندن تۆخاندن تەرحیل هەموو بابەتێک تێدا هەبووە بەڵام ئەوە زیاتر بە ڕووی سوڵتەوە بووە نەک هەموو تاکەچی دەڤەرەکە خەڵکانێکەوە زیاتر لەگە سوڵتەی بووینە و پیاوی سوڵتەی بووینە و زیاتر بە دوای تاڵان کاری گەڕاینا کردیتیان چەند جار مەسەلەن ئێستا کە سنتەری قەزای مەخمور تووشی تاڵانکردن بووە هەر لە فترەی شێستەکان یان لە دەوروبەری مەخموریش لە فترەی شێستەکان لە فترەی 91 ئەو حالەتانە ڕوویدا بەڵام هەکەربێ سەر تاکەکان لەگەڵ یەکتری بەو شێوازە نیە ئەو کەسەی کە مەدەنی بووە کەسێکی دەسەڵاتدار نەبووە لە حکومەت علاقەی لەگە کوردەکان زۆر باش بووە بەڵکو زۆر جاری وا هەبووە حالەت هەبووە ڕوویدایە پارێزگاری لێ کردووە لە کاتی نۆتویەک لە نۆتویەک کە منتیقەت چۆل کرا و تاران کرا هەبوو تاک پارێزگاری لە جیرانەکە ماری جیرانەکەی کردبوو بە پێچەوانەش لە پاش 2014 کە وەزع گۆڕە عینە مەسەلەی داعش و بابەتانە هاتە گۆڕێ هەبوو نەفەری کوردمان هەبوو پارێزگاری لە جیرانی خۆی کرد لێ نەگەڕاکەوە لە حالەتی فەوزا بە خۆ دەزانی ئەو دزی و تاران و ئەو بابەتانە دەبیتن پارێزگاری لێ کرد لە ئەوی لێڵە چۆن دڵێ مەلە دەکەناست کەوا بوو خەڵک لەگەڵ یەکتری ئەوەندە مشکلەی نییە بەس هەندێک جار بابەتی سیاسی دێتە گۆڕێ بابەتەکی قەومی دێتە ئەگەر سیاست لیان بگەڕە خەڵکەکە بێکەوە دەژی عیبیان نییە هیچ مشکلێکی وهایان نییە بەڵێ ئەوەی کە پێشتریش ڕوویدایە هەمووی بگەڕێەوە سەری دەبینی ناوەڕۆکەکەی لە دەسەڵاتەوە هاتیە عندە سەڵات سوڵتەی مطلقی دایتە مەجموعەتی وتی بڕۆن بە کەیفی خۆتان بکەن کە کابراش سوڵتەی مطلقی هەبیتن ئیدی ئەو وەحشەی لە ژۆرێکە هەیتی لە بۆ دەست بە سەداگرتن و خۆ دەورەمەندکردن و ئەسیەتدانی خەڵکی بەڕەڵا دەبیتن مادام سوڵتەک نەبی لێ قۆڕخکاری و پاوانخوازی هەر کەسێک بیکە جا چ موسڵمان بێت چ کورد بێت چ عەرەب بێت هەر ستەما حتمەن
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر لە ئەوەلەوە باسی لێوە کردیە ئەگەر بێت و کابرایەک بەقەدەر 1 سیواک کە ناگا 20 سانتیمیش غەسب بکا داگیرکاری بکاتن لە بۆی دەکرێتە تەوق لە ملی دادەندرێتن لە بۆ دنیاش ئەگەر حکمەکە حکمەکی عادل بیتن بە قووەت لێ دەستینتەوە کەوا بوو قۆرخکاری لە هەموو ڕوەچی هەم بە خۆی لە خۆیدا گوناحە هەم لە بۆ خەڵکیش زیان و زەرەرە. مامۆستا کۆتا پرسیارم چۆن بتوانین بێکەوە بژین هاوکاری و دەستگیرۆی یەکتر بکەین بۆی بتوانین ژیانێک بسازێنین کە دەستباری یەکتر بگرین لە معانات و کێشەکانی سەرێکترا سووک بکەین بۆی بتوانین هەم خەمڕەوێن بین هەمیش دەستباری یەک بگرین بۆی بتوانین ژیانێک بسازێن بێکەوە خوای گەورەش لە خۆمان ڕازیکەن بۆ هۆیەوە. خوای گەورە دەفەرمێ ئین الدین عند الله الئیسلام لە لای خوا دین ئیسلامە ئەو نیزامێک کە لە بۆ دانرایە لە ژیان ئیسلامە ئەگەر جێبەجێت کرد وەڵامی هەموو ئەو پرسیارانەیەکەوە لە مێشتی خەڵکە دەدرێتەوە دینداریەکی عەمەلی لە هاوکاریکردنی خەڵکی ئەتو دینداری دەکەی کو دینەکەیمە فێرمان دەکا چۆن دەست بە ئەو بگەینن هەر ئەو هەش فێرمان دەکاتن دەستی فەقیر بگرین کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی لەوە کردی ئەگەر کابرایەک لە بۆ جیهاد بڕوات جیهادێکی ڕاستەقینێ لە پێناو خوای گەورە کەسێکیش هەبیتن سەرپەرشتی عائیلەکەی بکە و یارمەتیان بداتن وەکو یە پاداش دەکەی ئەگەر هاتوو کابرایەک بێوەژنەک یەتیمەک زانی پێویستە یارمەتیدان دەفەرمێ لەگەڵ منە لە باشتی مادام العبد في عون أخيه كان الله في عونه هەتا ئەمە بتوانین یارمەتی یەکدری بدەین لە هەموو ڕوەچی یارمەتیدان هەمووی مادی نییە جاری وا هەیە نەفسیە کەسی بەرامبەرت کەوا لە داڕوخانێکی گەورەیە دەتوانی ئەتوو تەسیری لێ بکەی بەرزی بکەیەوە بە دوو قسەی خێرش بۆ نمونە کەوا بوو هەمووی دینە لە بۆ ما ئەگەر بێت و جێبەجێ بکەین کابرا کە 250 دینارێک دەداتن یارمەتی لەگە قسەی خۆش هەمووی لە بۆ تو دەبیتە دینداری و زەخیرە لە بۆ قیامەت زائیدەن دەبیتە ناودەنگێکی باشش لە دنیایەکە ئێستا چه هەیە کەسێک خێرخواز بی چاکەکار بیتن لەگە خەڵکی خەڵک خۆشی نەوێتن ئیلا کەسانی خراپ کەسانی بۆگەن کەسانی پیس لەوانەیە کەفیان پێنێتن بەڵام کەسانی ئاسایی هیچ کەسێک نێ ڕچی لێ بیتەوە لۆ چونچی لەوانەیە لەکنە خۆی تەوەقع بکە ڕۆژێک لە ڕۆژان دەستی چاکەیوی بگاتەویش ڕۆژان ڕۆژی لە دوای هیوایەکی دەزانیتن کەوا ڕۆژێک ئەوژی استیفادەی خۆی بکاتن لەبەر هەندێکە مەسەرەن زانایان باسییان لێوە کردیە زەکات حەقێکی خوایە حەقی خەڵکیشە فەرزە لە ئیسلام کە کابرا زەکاتی دەردەکاتن ئەو حەقی خوای جێبەجێ کردی لەسەر خۆی فەرز لە بۆ فەقیرەکانیش کە دەداتن لە بۆوی دەبیتە ئەمان لە دنیا ئەگەر کابرای فەقیر هەستی کرد شخصی دەوڵەمەند بە زەکاتەکەی دەبیتە سەرچاوەی یارمەتیدان لە بۆوی ئەگەر زانی سەرۆت و سامانەکەی خەتەرشی دێتە پێشی ئەو دەیپارێزی چونکە وا دەزانیتن پاراستن لە خۆی دەکات پرسیارگەلێکمان ماوە مامۆستا بەڵام ئیدی کات دەرفەت نادا زۆر سپاس دەکەین خوای گەورە پاداشی بە خێرداتەوە عزیزتمان دای زۆر سپاس زۆر بەڕێز مامۆستا حازم حەسەن مەخموری دەست خۆش بێ خوای گەورە پاداشی بە خێرداتەوە بەڵێ بەڕێزان و خۆشەویستان تا ئێرە لەگەڵتان بووین بۆ پێشکەشکردنی ئەڵقەی ئەمجارەی بەرنامەی بەفەر خوای گەورە لاپیت و فەڕ و بەرەکەتی خۆی بێبەشمان نەکا ئێمە دەزانین کە دینداری تەنها بریتی نیە لە نوێژ ڕۆژی زەکات حەج و سەرفترە ئەوە واجبێکی حتمی لەسەر ئێمە دەبێ بیکەین بەڵام ئەوەی کە واجبە لەسەر ئێمە زیاتر دینداریەکەمان تیا ڕەنگە داتەوە بریتێ لە تەسامح و هاوکاری و لێبوردەی و پێکەوەژانی و دەستگیرۆی و دەستی یارمەتی بۆ یەکتر درێژکردن بە سەردان و کۆمەچەکان هەتا بە قسەیەکی خێرش بێ بۆی بتوانین ژیانێکی تەندروست بژین و هەروەها بەهۆی ئەو ژیانەشەوە ڕەزامەندی خوای گەورە بەدەست بێنین سوپاسی بینەریتان دەکەن کە تا ئێستا بە دیار بەرنامەکەمانەوە دانیشتن تاکو دیدار بە خوای گەورەتان سپێرم سلام علیکم ورحمة الله وبركاته